سڵاوی خوای گەورەتان لێبێت. هەمومانەوە دەخوازین کە دەوڵەمەند بین و ڕقیشمانە لەوەی کە فەقیر و هەژار بین، بەڵام بەداخەوە زۆرجار نەخشە و پلانمان نییە بۆ ڕاکردن لە هەژاری یا بۆ ئەوەی بەرەو دەوڵەمەندێتی هەنگاو بنین. بەپێی ئەو توێژینەوانەی کە بینیومانە، وەکو چۆن دەوڵەمەنی سلبیات و گرفتارەتی خۆی هەیە، هەژارەتیش سلبیات و گرفتارەتی خۆی هەیە، بەڵکو هەژاری سلبیاتەکەی زیاترە لە ڕووی دەرونی و لە ڕووی خزمەتگوزاری لە ناو ماڵەوە. کەوابوو پێویستە هەمووان وەکو خێزان کار بکەین لە پێناو گەشەسەندنی خێزان، کار بکەین لە پێناو ئاوەدانکردنەوەی خێزان، کار بکەین لە پێناو ئەوەی کە ماڵ و خێزان دەربێنین لە هەژاری و بەرەو کەشێکی هێمنتر هەنگاو بنین. بەڵام دڵنیاش بن کە دەوڵەمەنی زۆرجار دەبێتە کێشە ئەگەر هات و بە تەنزیم و بەڕێکوپێکی کار ئەنجام دەدەین. بۆیە با کارەکانمان ڕێخین هەنگاو بەرەو ژیانێکی هێمنتر و خۆشتر و ڕەفاهیەتتر بنین، بەڵام پابەند بوون بە شەرعەوە.